ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان و بەڕێزان. ئەمڕۆ کە یەکێک لەو سیستەمانەی کە لە بۆ زمانی کوردی دروست کراوە ئۆسیئارە پێتان ئاشنا ئەکەم کە سوودێکی زۆر زۆری هەیە لە بۆ کەسانی کە یانەوێ نووسینێک لەسەر وێنەیەکە یان لەسەر کتێبێکیان لایە چەند لاپەڕێک یانەوێ ڕسمی بگرن و ئەو تێکستی ئەو وێنەیە دەقی ئەو وێنەی کە تێدایە کۆپی بکەن وەکو وۆرد و ئەمانە سوودی لێ وەربگرن. تا بۆ نمونە من ئەو وێنەم لەکنە نووسینێکی لەسەرە ئەم وێنەیە ئەمەوێ ئەو نووسینە وەربگرم وەکو تێکست وەکو دەق و من کاتێکی کەمم هەیە کە دانیشم لە ڕێی وۆردەوە هەمووی بنووسم و کاتێکی زۆرم لێ ئەبا ئەمنیش لە بۆەوەی کە ئەو ئیشم بە خێرایی بیکەم بەتایبەت لە بۆ ئەوانەی کە کتێب ئەنووسن و ئەمانە زۆر جار سەرچاویان لە بەردەستە بەڵام بەشە کۆپلێک لەم کتێبە وەرەگرن پێویستە جارێکی تر بە وۆرد بینووسنەوە. بەڵام تۆ پێوەی کە وۆرد بەکاربێت لە ڕێی ئەم بەرنامەی نەتوانی سوود وەربگری زۆر بە ئاسانی. سەرستا بەرنامەی گۆگڵەکەینەوە، ناوی سیستەمەکەمانە نووسین سیستەمی ژیر. دوو سیستەم هەیە کاریان لەسەر کردووە ئەم گروپە، یەکیان ناوی ژیرایە یەکیان ناوی ژیرە. ژیرانە بۆوەیە کە ئەتوو قسە بکەیت بیتە تێکست، یەکیشان ئەوەیە کە تێکست بینیتە دەرێ لە ناو وێنە. ژیر خزمەتگوزاری دەرهێنانی دەق. کلیک لەسەر ئەمە ئەکەین کە کلیکمان کرد پێویستەکە ئێمە ئەکاونت دروست بکەین، یعنی لە ڕێ ئەو ئیمێڵی کە هەمانە گۆگڵ بکەمەوە ببورن، ئەمە گۆگڵیش بکەمەوە تا زۆر بە ئاسانی بتوانم ئەکاونت دروست بکەم. ئۆکەی، ئێستا من کە هاتمە ناو ئێرانە دروستکردنی هەژمار یەکەم شت ئەوەی بخوێنینەوە سەرێ ژیر خزمەتگوزاری سەرهێڵی ئۆسیئارە، واتە بەکاردێ بۆ دەرهێنانی نووسین دەق لە ناو وێنە. بۆ نمونە دۆکیومێنتێکی پرێنتکراوە تێ دەتەوێت تایپی بکەیت، دەتوانی دۆکیومێنت سکان بکەی یانیش بۆ مۆبایل وێنێ پەڕەکە بگری و ئەپلۆدی بکەی و ژیر بۆ دەکاتە فایلی وۆرد یان دەکاتە PDF. ئێستا من ئەمەوێ کلیک لەسەر دروستکردنی هەژمار بکەم، هەژمارێک دروست بکەم سەرەتا. دێم ناوی تیانی خۆمە نووسم، بۆ نمونە عەبدولهادی، ناوی ئەو کۆمپانیا یان ئەو شوێنە بۆ نمونە ئیشی لێ یەکەیت، بۆ نمونە ناوی لۆکیشنێکە توانی بنووسی، بۆ نمونە سۆرە. دوای ئەو ئیمێڵی کە ئەتەوێ بەکاری بێنی ئیشی لەسەر بکەی، بۆ نمونە ئەو ئیمێڵی کە ئەمن ئەمەوێ ئەو ئیمێڵە بێ. ئۆکەی، دوای پاسوۆردێک دابنێ بەدڵی خۆت، بۆ نمونە 1 2 3 4 5 6 دامنە، ئەوەش دووبارەکەوە 1 2 3 4 5 6 دامنە. دروستکردنی هەژمار بکە، پێویستە ئەلکترۆنی بوونی هەیە ئەو ئیمێڵە، پۆستی ئەلکترۆن بوونی هەیە کەواتە پێشترە و ئیمێڵم بەکارهێناوە. دێم ئیمێڵی خۆمەکەمە 97 ئیمێڵێکی ترم هەیە، هەمان ئیمێڵ 97 بنووسم. ئێستا دەبێ بەسەرکەوتووی دروستکرابێ. ئێستا من بەسەرکەوتووی ئەو سیستەمەم لۆگین کرد، دێم لێرانە پێست یەکەم ئەو ڕیژستەرە نابم. ئۆکەی، سانێکە لە دروستکردنەوە بچمە لۆگئین، بچین لۆگین بنووسیم زانین لۆگینی تایە، چوونە ژوورەوە. ئێستا ئیمێڵی کە ئەمن بەکارمهێنایە پێویستە ئەو ئیمێڵە بنووسم. ئۆکەی، ئەو ئیمێڵی من 97 لێرە بنووسم، 97. دوایە پاسوۆردەکە داخڵکە، بەس ئاگدار بن ئەمن ئێرەم کردە لۆگین. باشە، لە ڕجیستەرەوە پێویستە سەردانی ئیمێڵ کەم لەوەی سەردان نەکەم ڕێک ئەوەم کرە من. کلیک لەسەر چوونە هەژمارەکەت کاران نییە، تکا سەیری ئیمێڵەکەت بکە بۆ وەرگرتنی بەستەری کارکردن یان پەیوەندی پێمانە. ئۆکەی، کاتە من پێویستەکە من هەر بە ئیجباری داخڵی ئیمێڵەکەم بم. ئۆکەی، ئیمێڵەکەم لەسەر کۆمپیوتەر نەکراوەتەوە بەداخەوە، دەبێت لە ڕێگای مۆبایلەوە داخل بم. ئێستا من لە ڕێگای مۆبایلەوە مۆبایلم کردەوە، داخڵی ئیمێڵەکەمە بم. ئەو ئیمێڵی لە بۆم هاتیە، تەنها کارابوونەکە کلیک لەسەرەوە کەیت کارە ئەبێ، بەس سەیری ئیمێڵەکە بکەیت کارە ئەبێ، ینی کارابوونەکە زۆر زەحمەت نیە. ئێستا من ئیمێڵەکەم لە بۆ هاتیە کاراکردنی هەژمار، کاراکردنی هەژمار لێ ئەدەیت لەسەر ئیمێڵەکەت. ئێستا ئیمێڵەکەم کارە ئەبێ. ئۆکەی، ئێستا من ئەمە ڕیفرێشێک کەمەوە، ئەمە کۆپی کەم تا جارێک ترەوە نەکەم. چکە کلیکم لەسەر کرستا دەبێ ئیمێڵەکەم کاراکرابێ. ئەمە پێست کەم. ئۆکەی، 1 2 3 4 5 6 هەتا 6 کلیک لەسەر چوونە ژوورەوە ئەکەم.
ئەوە ئیمێلەکەی من کارا بوو کاتە ئیمێلەکەم دروست کرد ئەکاونتەکەم دروست کرد و داخل بوو ئێستا من ئەمەوێ ئەو وێنەی کە هەیتم بێنم کلیک لەسەر بارکردنی وێنە ئەەکەم کلیک لەسەر ئێرە ئەەکەم کە کلیکم کرد دێمە سەر دیسکتۆپ لە بۆ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی فارسی زۆر زمانی تایە ئەم کلیکەکەم بۆ نمونە کوردی عەرەبی فارسی ئینگلیزی فەڕەنسی کۆمەڵە زمانێکە ئەتوانین کلیکیان لێ بکەیت و ئیشەکە کلیک لەسەر بارکردنەکەم چاوەڕێکم ئەوەکەم ڕۆی پەڕەکە نێردرا دەبی لێرە چاوەڕێکەمە تا دێتە سەرچە دەرهێنانی دەق سیرکەن چاوەڕێکەم ئێستا ئیشەکە لە بۆەوەی کە دەقەکە بینیتە دەرێ لە بۆ مانگانە بە فری 50 لاپەڕەتە داتێ 50 لاپەڕاتوانی ڕۆژانە سکان مانگان یەک بلێک مانگ 50 لاپەڕە سکان کە ئەگەتوانی بشکڕی خزمەتگوزاریەکە بکڕی لەڕێی پارەوە کە توانی 1000 لاپەڕەش سکانکەی کلیک لەسەر دەقەکە ئەەکەم ئەوە دەقەکەی لە بۆ هینام سیرکەن ئەتوانم ئەو دەقەی کۆپیکەم کە کۆپیم کرد ئەتوانم بی بە لێران لە شوێنێک سەیڤیکەم یان بی بە ناو وۆرد یان هەر شوێنێک کا من پێمەوێ ئەیکەمەوە لێرە فۆر ئەگزامپڵ لە ناو تێکس بۆکسە پێستیەکەم ئەوە نووسینەکەم بە سەرکەوتوی هاتە دەرێ لە زیاتەوەی من دانیشم هەموو تێکستەکەی بنووسمەوە ئەوانە زۆر بە ئاسانی توانیم دەقەکە بینوە دەرێ یانەوە تا بە شێوەی وۆرد لە بۆ من ئینستۆڵکە لە بۆم بکاتە وۆرد وۆردەکە دابەزێ سیرکەن ریزڵتەکەم لە بۆ فایلێکی وۆرد بوو نووسینەکەی ناو وەرەقەکەی پەڕەکەی لە بۆ من کردە وۆرد واش توانم من PDF بدەمێ ڕسم PDFم لەکنە بمەوێ بیکەمە وۆرد لە بۆ زمانی کوردی زۆر بە سەرکەوتی 100% ئیشەکە ئەگەر هەڵی زۆر بچوو شتێدا بچکە خۆمان نەزانین ئەمە مەشین ئەیکا ئامر ئەیکا پێویستە کەمەک جارێک پێداچوونەی بکەم بزانین کە بە تەواوی کردیتی لە بۆ دڵنیابوونمان ئەمەش لەم ڤیدیۆی باسی سیستەمی ژیرمان کرد ئینشاءالله خەریج ئەم جەماعەتە ئەم ستافە خەریکی سیستەمی ژیران لە بۆ زمانی کوردی و جارێت و قسە بکەی قسەکانت ببیتە نووسین کە خزمەتێکی زۆر گەورە بە زمانی کوردیان کردووە یەکێک لە ئیشەکانیشان ئەم سیستەمی ژیر بوو بە OCR کە کار ئاسانی زۆری هەرچەندە لە ڕووی مادەوە ئەوان استیفادەی خۆیان لێ ئەەکەن کە مادی بزنس ئیشەکەن بەڵام 50 لاپەڕە بە فری ئەدەنە هەر ئەکاونتێک کرد هەر ئەکاونتێک کە دروست کرد 50 لاپەڕەت ئەدەنێ ئەتوانی لە بۆ خۆت سکانکەی کە لەوانەیە لە مانگێکا بڕواناکەم گاتە 50 لاپەڕە ئەگەر پێویستت کرد کە پارە بدەیت کتێبێکی زۆر بوو زۆر پێویست بێتوانین لە ڕێگای پارەدانەوە 500 لاپەڕە 1000 لاپەڕە بیکەیت لە ڕێگای پارەدانەکەشی زۆر ئاسانە لە ڕێگای فاسپێەوە ئەو بڕی پارەکە ئەدەی یعنی لە بۆ 1000 لاپەڕە 50000 دینار یعنی تۆ گەسەیە کە گەر 1000 لاپەڕێت کتێبە کتێبی بدەیتە کەسێک تایپی کا بڕواناکەم بە 500,000ش تایپیکە کەچی ئەوە دێ بە 50,000 تەبع لە بۆ تایپەکە 50,000 تەکنەلۆژیا زۆر پێشکەوتیە لەم ڤیدیۆ دەینە کۆتایی تا ڤیدیۆکی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد و بەختەوەرە